جش بێبەش نەبن لەو زانکۆیانە بتوانن خوێندنی خۆیان تیایدا تەواو بکەن. چاوەڕێت ئەو کرد کە ئەم نمرەیە بەدەستبێنی و ڕۆژانە چۆن هەوڵی خۆتەیە لە قۆناغەکانی تری خوێندندا ئاسی تۆ چۆن بوو؟ بەڕاستی من چاوەڕێ ئەم نمرەیەمە کرد چونکە لە هەموو قۆناغەکانی خوێندندا ئاستێکی بەرزم بەدەستێناوە لە هەموو قۆناغەکانە سوپاس بەخوا پلەیەکەم بەدەستهێناوە ڕۆژانە سعیەکی باشم کردووە مامۆستاکانم زۆر یارمەتیان یاوم بەڕاستی بەتایبەتی مامۆستای زۆر خۆشەویستم ستبەیان زۆر یارمەتیاوم لە بەدەستهێنانی نمرەکەمان زۆر سوپاسیانەکەم. بەدەستهێنانی ئەم نمرەیەوە بەنیازی لە چ کۆلیژێک بخوێنی و ئاواتی چییە لە بەدەستهێنانی ئەم نمرەیە کە دواتر پسپۆڕی لە چ بوارێکە پەیدا بکەیت؟ هیوام ئەوەیە بتوانم کۆلێژی پزیشکی تەواو بکەم حەزەکەم ببمە دکتۆرەیەک تاوەکو خزمەتی گەل و نیشتیمانەکەم بکەم خزمەتی ئەو هاوڵاتیانە بکەم کە بەڕاستی پێویستیان پێمە پسپۆڕی تیا بەدەست بێنم ئینشاءالله. داواکاری لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چییە؟ داواکارم زیاتر گرنگی بەلایانی پەروەردە بدەن تاوەکو خوێندکاران بتوانن بە سەرکەوتویی خوێندنەکەیان تەواو بکەن و هەروە داواکارم زیاتر خزمەت بە شاری هەڵەبجە بکرێت. زۆر سپاس بۆ نیگا وەسفی وەک دەبینین لە وێنەکاندا ئەمە خوشکەکەی ئەویش بە هەمان شێوە یەکێک بۆ لە خوێندکارەکان کە نمرەیەکی بەرزی بەدەستهێناوە 96 بەدەستهێناوە دیاری دەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لات و لەگەڵەوەشدا نیگا و خوشکەکەیشی هەردووکیان لە قوتابخانەی ئامادەی هەڵەبجەی کچارمون کە یەکێک بووە لەو قوتابخانەی کە ساڵانە بە بەردەوامی خوێندکارەکانی لە سەر ئاستی هەرێم لە دەیەکەمەکان بوون و پلەیەکی بەرزی بەدەستهێناوە خوێندنگاکەی.